جەناب سەیری بەس کەللەی سەری خۆتکە ئەم هەمووکانیە لەناو کەللەی سەری ئێمەدایە هەر یەکە تامەکەی جیاوازە. بۆ نمونە ئاوی چاومان کانیەکە ئاو لە چاومان هەڵدەقڵێ بە ئەندازەی پێویست ئەم چاوە بەردەوام تەڕە. واللهی یەک تۆزی زیاتر بێ هەها هەیە ئاو تۆزە بە چاویا دێتە خوارەوە چەند ناشرین دەبێت، چەند بۆ خۆی ناڕەحەتە، دایمە دەستە سڕێک پەڕۆیە کلێنکسێکی پێیە دەوێت ئاوی چاوی بسڕێتەوە، خۆت ناڕەحەتی. بە ئەندازەی پێویست ئاو بەردەوام دەڕژێتە سەر چاوەکەت و ناو چاوتەوە بۆی ئەم چاوە بەردەوام تەڕ بێ وشک نەبێتەوە. ئەم ئاوی چاوە سبحان الله سوێرە، خۆی پەروەردگار بە سوێر دروستی کردووە. بۆ شیرین نییە، بۆ ئەوەی ئەم ئاوە سوێرە بەزەکەی چاول لە توانەوە دەپارێزێ. بەخوا شیرین بۆیە چامان وردەوە دەبچووک دەبەوە نابینا دەبووین. ئەم ئاوی چاوە سبحان الله خۆی پەروەردگار بە سوێر دروستی کردووە بۆی بەزی چاومان پارێزێ. ئەم ئاوی چاوە ئەگەر لە سیبریای ڕووسیاوی ئەوە بەردەوام چاوت دەجوڵێ ئاوەکە نایبەستێ. ئێستا ئەو ئەنتیفرێسەی کەوا لەیکرێتە سیارەوە دەڵێن لە حەد بەستەڵەکێک ئاوی نایبەستێ، ئەوە خۆی پەروەردگار لە چاوەکەی خۆمانە دایناوە. ئەگەر ئاوی چاو وەکو ئاوی عادەتی وابوویایە هەر لە خوارد پلەی بەستنەوە لە سفر بەرەو خوارەوە دەیبەست، چاومان دەیبەست و چاوەکان ڕق دەبوو بنابینا دەبووین، گلێنەی چاومان دەتەقی پەنا بەخوا. بەڵام ئەم ئاوە هەم سوێرە هەم دژە بەستنە. چاو لێ ئەمە چێ لە چاوە ئاوەکەی سوێردانە؟ خوای پەروەردگاری کار